قوتابخانەکەمان لە سۆنگەی بەرپرسایەتی و خۆشەویستی بۆ ژینگە بە بۆنەی ڕۆژی ژینگەی ڕاپەڕینەوە بەڵێنی چاندنی 300 داچنار لە زوسایدی زانکۆلوتکە بە درێژایی 600 مەتر دەدات و چاندن و خزمەتکردنیشی دەخاتە سوود خۆی وەلامان کاتدا ئەم ساڵی خوێندن هانی هەموو منداڵانی قوتابخانەکەماندات لە ڕۆژی لەدایکبوونیان ڕۆکێک بچێن و گەشەی پێ بکەن هەلێرەشەوە پاڵپشتی خۆمان بۆ فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین و ئیدارەی ڕاپەڕین و دەردەڕین ئامادەی هەر جۆرە هاوکاریەکین لە پێناو و سەوزکردنی زیاتری شارەکەمان و خزمەتکردنی زیاتری دەفەرەکەمان. پێشەنگە